ڕێز و خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ بەکەمێک ڕاستیکەین ئەو کاتتان باش هاوڕێیان ڕێز و خۆشەویستی بەخێربێن خوشکان برایان هەندێک قسە و باز دەکەین لەسەوەی دوێنەی مەسرور بارزانی ئەو سیناریۆی دوێنەی مەسرور بارزانی کە چۆن بوو بەخێربێن هاوڕێیان یەک دەقە بەس سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاو بەخێربێن هاوڕێیان چۆنن قەت قادر نییە 8 دەقە پێشترێ بێت قسە بکە ڕێستانەیە هاوڕێیان ڕێستانەیە بەخێربێن سەرچاو کاک مستەفا شێخ تامەر سەرچاو کاک ڕەمەزان هاوڕێیان ببوورە وەختی کە قسە دەکەم بڕواو کۆمنت نابینم یا بۆیە داوای لێبورتن دەکەم دوای ئەوە ئیتر ئەوەندەی بوار هەبێت تاوان گلەی نابیرێمە کە هەنجار کۆمنت نابینین ئەگەر نا ئەمن هەزاران جوێنم پێدرێ ینی دەستم بگات بە جوێندانان هەمووی بلۆک دەکەم لەبەرەوەی بەس دەمێت تێبگەم یعنی ئەوانەی جوێن دەدەن چ سوودیان هەیە لە کۆمەلگا چ سوودیان هەیە تاوان ئەو جوێندەرانە نەکە دەسەڵات بڕاوکە خەڵکانێکە کرد وڵای ڤیدیۆیان دەبێتە برادەرێک نارد یعنی کەسێک جوێن بە دایک خوشی هەموو خەڵک دەدا ڕەش بینی بڵند دەکاتن هەرچی هەیە جوێن دەدای بە جددی ئەمە خەڵکی ئۆپۆزیسیۆنین ئێشی ئێمە ئەوەیە مۆدیلشی جوانتر و کاریگەرتر فرەدێنێ ناو خەڵکیان ئەوە تا ئەو دەستخانەیە خۆ چێشەمان لەگە پارتیویژەدی کۆمەڵێک ڕەفتار و ئەخلاقە ئێجە باشە ئەمەوە چیوان دەست بە جوێندان بکەین و خەڵک بگرین و دەی بدەین و تەوهینی زۆری لۆ دروست بکەین تەوهین کە دەرێ زۆر چییە خۆتلۆ مەسوول ناتوانانی بەڵگەت لە دەست نییە 100% بەڵام ئەزم تەوهین بە کەیف خۆت لۆ خەڵک درێژکەی و بێهیوایی دروستکەی و چناو ئاوپۆزیسیۆنەکە هە بە جددیمە تو ئاو دەستخانە زمانت بە دایک خوشک بێتە خوارێ کورە ئەمری ئەو ئۆپۆزیسیۆنە نەمینێ ئەمری ئۆپۆزیسیۆن نەمینێ خەریکی ئاژەوە ژێڕێرە و ئەوروپای خەریکی ئەوەیە مۆدیری دەسەڵات فرێداتە ناو ئەوە هەوڵی ئێرهاب دەدا بەرمونە ئەی باشە بە جددی دزی دەکا ئیلا ئاخر ئەی باشە خۆ ئەمە دەبی جیابی نەپارتیوێکیتی ئەجەگەوا چیوان بی فەرقمان چییە یعنی کاچی خۆم بە جددی ئەو جوێندانە زۆر کارە ساتە زۆر کورارش ئابڕوچوونە بەرێکەرستەوە زانی ئازایەتیە جە چییە یاریێک هەموو کەسە دەست دەتوانانی لە ماڵەکەی خۆی 1000 جوێن بە کورد دەدەن بە کورد ئێکاکە لۆ بە کورد دەدەی 1 ملیۆن شەهید درایە هەر بەس لە کۆبانی 12,000 شەهید درایە باشە بۆ جوێن بە کوردینێک بەدەدەی مەسعود بارزانی تاڵەبانی خائین و دز و جەردەن ئێ باشە لۆ جوێن بە ئێمە دەدەی لۆ جوێن بە هەموو کورد دەدەی لۆ جوێن ینی بە جددی هەندێک حاڵەت هەیە بێزەرەتە یان هەرچی هەرستەوە جوێن یعنی کورد بوون کە کاچ خۆم هەمومان لەوە ڕووپاشکە خەممانە خەمی نیشتیمانمانە کورد بوونە ئەگەنە لۆ خەم لە ئەفریقای ناخۆ خۆ ئەفریقا لە کورد خراپترە وایە خۆ فەڵەستین خراپە خۆ دەیان وڵات هەیە کارەساتە بە تایبەتی ئەفریقا کورد زۆر کارەساتە بەس ئەمە ئازاری نیشتیمانەوەمان لێ دەکە بێن قسە لەسەر بکەین بەس بە زمانە کورد جیابی نەدەسەڵات بڕواو کە ئەوانەی جوێن دەدەن ئەوانەی جوێن دەدەن بە خەڵکی ئۆپۆزیسیۆنی شۆر باشترین زەخیرە لە ئەو دەسەڵات بڵێنە خەڵکا کە فەرموو ئەوانەی ئێرهاب دەکەن باڵک لە ئیسلامیەکان کە ئێرهاب دەکەن کە تەسەڕەفی ئەوە دەکەن باشترین زەخیرە بۆ دەسەڵاتە ئەمە بڕۆین ئەوانە دێ
هاوڕێ ئەنا من زۆر لەو ماوانە هەندە جار مداخەلە دەکەین لەسەر ئەو ڕووداوە گەرمانەی کوردستان وەکو مەسەڵەن قەزەی ئەردۆغان بەجددی داکوچی ئەردوغان ئازادی بیرروڕانیە ئازادی بیرروڕانی چاوی من تو دێرە بۆ من ئەوە خیانەتە لە هیچ شوێن نەبووە تو بچی ڕێکلام بۆ جەلادی نەتەوە کەت کەی برێ ئەم بیر بۆ چونم جیایە یعنی وەکوێ بچی دیفاع لە سەدام کەی برێ لە هەشتاکان وەکو ئێە کابراش جوورەکە بچی دیفاع لە هتلەری بکە بڵێ من ئازادی بیرروڕایە کورەوە ئازادی زۆر هەندێک مستەڵە زۆر ئەوەیە بڕوا بکەن بە خەڵکێ بەناو خۆی چالاکوانە دەچی جگەلەوەی هەیە وێنە لەگەر جەلاد دەکرێن ئەوانە کە گەنج دەرفێن و هەیە معلوماتی ئێمە دەداتەوانە خۆش بێ چالاکوانە تەنسیق لەگە ئەو جەلادانە دەکەن دەدشی یەکی باشە کات چ خۆم هەندەشت پڕەسیبی ئەخلاقیە ئەخلاقی سیوێکی ئاب ئەتو دەینی دەست لەگە دژمن تۆی کەڕەکەی لە پێناوی مریشکانی یەکەشتر ئێوە چه ئەخلاقکە بەرحاڵەزە هاوڕێ ئەمە هەندەزار سەرنج دەدەین لەسەر ڕەفتاری مەلاکان لەسەر هەندێ دیاردە باشە من ناتوانم بگەمە قەنەعەت کە غەزەبی ئیلاهیە بەنمونە ئەو زلزالی لە تورکیا ڕوودا ئەو هەموو ژن و منداڵ ئەو بڵێم غەزەبیدا ناتوانم ئەمەلا دەبی قسەم لە قسەی لەگەڵ بکەین بماگەێنتە قەنەعەت قەزم ئەوە کفر نییە مەقصد نایە قسە لەسەر قورئان بکەین کە مەجموعەک ئیسلامی هەن هەر قسەت کرد مۆرە کفر لێ دەکا کە وت چەند پەیدا بوونە لێمان ئەو تۆمەتانە دەن ئەجا مەدەستە تەرکیز هەندێک جارە سەر شتان دەکەین کاچ خۆمەوە هیچ ڕەبتی بە ئاین نییە مەدێن گجیرە چین دەمانەوێت بگەینە قەنەعەت کاکە لەسەر دەمە چین دەمانەوێت گفتوگۆ بکەین ئاڕاکان بەڕێزەوە بکەین هاوڕێیان بەخێر بێن با بچینە سەر لوبی بابەت ناوەڕۆشی بابەتەکە دوێنێ مەسرور بارزانی لە سیناریۆیەکی تریدا هاوڕێیان سیناریۆیەکی تریدا هەندە 6 کەس 100 کەسێکی کۆ کردبەوە تاعەن هەمیان پارتی و پاشکۆکانی پارتیان هاوسۆزەکانی زڕ پارتیەکان بوون بڕواکە کەسێکی من لێ نەدیت ڕەخنەگری پارتی سیاسەتی حکوومەتی هەرێمبی بە خۆشتان بڕۆ سیر بکەنەوە یعنی یەکێکمانە دنیایان پارتی بوو یان زڕ پارتی بوو واتە هاوسۆزی پارتی بوو وە شتەکە دروستکرا بوو چۆن وەختی خۆی مەسرور بارزانی چۆن بچکۆ بیتانە یعنی ئەوەی لە مامۆستاکەی دەرە پشتەوە حیمای دەکرد ئەوانەی ماچیان دەکرد ئەمە خەڵکی ئەو لێرین دەمانەس هەموو پارتیە هەرە شەلاتیەکان بوونانە لەناو بازاری بەڵتەچی بوون ئەوانە بوون بەنمونە ئەوەی دوێنێ شەماشت بوو یعنی گوایە داهێنانی کردیە مەسرور بارزانی لە بۆ 6 تەلەڤیزیۆنی ئاسمانی 56 ناوەخۆ ئەوەی کردە من بەلای بزمە ناو ئەو شتانە من داوا لە مەسرور بارزانی دەکەم ئەلێرەدا ئەگەر ئەو دەوێت داهێنەر بێت با بفەرمێت بە گروپ چات تاوان بەخۆم قەت ناچبەوە کوردستان بەجددی معنی بەڵام با بە گروپ دەیان پرۆگرام هەیە سکایپە چییە با 5-6 کەسی وەکو ئێمە دابنێ ئەمە پرسیاری لێ دەکەین ئەگەر ئەو بڕوای بەوەی هەیە داهێنەرە گفتوگۆ دەکا لەگە خەڵکی ڕەخنەگر وادیشبی سوکاتی ئەوە نەکەین با 5-6 کەس یعنی ئەو خەڵکانی کە ڕەخنەگری زدینە کاکە ئەو ڕەخنانە دەگۆ بە لۆکە بوو لۆکە لێی لەگیرە ڕەخنەی چ هەموو مەتعوسەنای بوو هەر یەک هەرستاوە نازم هەر بە جددی کورتکەی فێر دەبین ئەمە لە شەرق جارێ هەر ئەتو 2 دقەت هەیە مەسەڵەن دقە یەکەم مەتعوسەنای بوو ئەی بە کاکە هەتا تەلەفۆن بۆ ئێمەش دەکرێتن بە جددی مەکە یەکسەر بەناو مۆزوع 2 دقەت هەیە مەسەن تەلەفۆن دەکەی ئەتو نەماڵ و منداڵی من دەناسی دەزانم ئەوە کەلتورێکی کوردیای لای لە ئاخیری یەکسەر بڕناو مۆزوع ئەو حکایەت و ئەیرانە مەیڵێن وەکو سەدام حوسێن و بۆش خطابی دە سەدام وەختی خۆی 3 سەعاتی برد بۆش هات بە 5 دقەی جاویدا کورت و مختصر بەرام هەموو ئەوانەی ئەویان کرد ئەگە سیر بکەن 2 دقە بوو تەقریبەن و هەمووش ڕێز کرا بوو لەو بەشەی ئەتو هەستەوە ئەو قسە بکە 180 دژی یەکێتی بوو دژی لەڤەری سۆزوو کە ئەمە لێرە جملەیەک برێم هەرچی پارتیەکان لەسە یەکێتیەکان دەڵێن و هەرچی یەکێتیەکان لەسە پارتیەکان دەڵێن 180 ڕاستە هەردوولا هەرچیان لەسە یەکتر گوت ڕاست دەکەن درۆی تدانی بەڵام تەمسیلیەک بوو تیاتەرێک بوو داینا بوو کە بێتە ژۆرەوە عەرەب عوسمانە سووکە بێ پێوری سۆرە گووری باغان بەخێر بێ بڕواکە هەموو ئەو شتانە بە بەرنامە بوو
ئەتۆ پرسیارەی دەکەی ئەتۆ پرسیارەی دەکەی ئەتۆ پرسیارەی دەکەی تێم دەگەی و ئەوەی کە مەسرور بارزانی دەیویست ڕەخنە لە یەکێتی بگرێت لە دژەکانی بگرێت لە ئێمە مانان بگرێت لە ڕێ ئەو خەڵکانەوە گرتیان ئەو مەتعول سەنای بکرێەوە بەشان و باڵی دێت کە ئەوە سیناریۆیەکی زۆر لاوازە لەو سەردەمەی ئەگەر ساری 60 ئەو شتانە دەکرا مەسەڵەن هەندێک سیناریۆ هەبوو دەتوان دەست بابەستە خەڵک هوشیارە ئاگادارە و خەڵکەکان دەناسین ئەمە ئەوانش چێناونەوەی پرسیارەکان و خەڵک ئێستاکە هەمووی دەبتە حاکم و تحقیق دەکات هەر دۆسیەک دێ بەدلەوان ئەوجە بەهەرحاڵ یعنی ئەوە ئاستەشی زۆر لاوازە بە هیوان واز لەو سیناریۆیان بینە ئەگەر کاک مەسعود کاکە با بڵێن کاک کە وشەی کاک وشەی تافی ئیشەها یعنی کە دەڵێم ئەوە بەس شوشی عەشایریە یەکێکە مەنسەبی سیاسی هەیە ئێستا مەسەڵەن مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی کار بەڕێکەرە ئەگە پێشترێ بوو سەرۆک حکوومەت دەبینایی بین قەت نییە ئەوە بۆشە و ئەوە دەبینی ئەو سەرۆکە گەورانە قەت پێی ناگوترێ مستەر و نازان چارێک ناوی لە قەبی خۆی بەهەرحاڵ ڕاز دەکەی فەرمووەرە لەگە 89 کەس کاکە لە کوردستان خەڵکی ئەوەشی ئەو جارەکەی تر کاک ڕۆژنامە نووس محەممەد ڕەئوفوان بەڕاستی ئەوە دیاردشی جوان بوو یعنی ئەوە ئینسان بە ویژدان بڵێ تەمسیلیە نەبوو شتێکی باش بوو کردی مەسرور بارزانی بەس ئەوەی دوێنێ تەمسیلیە بوو هەر عەیبیشە بەڕاستی ئەوە و ئەوەی نووسکۆی خەڵکی خردەکەی و پارتی و 200 پارتی هەیە لە ناو بازاڕدای مساعد ئەوانە خەڵکەیە و ماچکەن و باوەش کوربا بەواز بێنن بەس دیمە لەو سیناریۆیانە سیناریۆیەکی زۆر لاوازە ئەوش ئەوەی لەگەر ئەو ڕۆژنامە نووسانت کرد ئەوەش ئەلحەق کەسمان ناتوانین کۆڵی لێ بکەین یعنی بوار بدا و ئەوها پەخشتان کرد شتێکی باش بوو بەڵام ئەوەی مسکو ئەوە قەشمەری خانەیە بابەکەی وتی لێو شتەمایە ئەوە یەک دوو بابێنە سەر هەندێک سەری بەسەر مەسرور بارزانی یەک مەسرور بارزانی یەک بەڵگە و دوکۆمنتی نەبوو زۆر بە ئەفوایی یان ئەفەوی عەشائیرانە وەڵامی دەداوە کە دەڵێم عەشیرەتگەری مەبەست ئەوەیە سەرۆکێکی بێ دوکۆمنت بوو لە جوابەکانی وەرە سەیری هەموو قسەکانی بکەن یەک ڕەقەمی پێ نەبوو تخوا معقولە سەرۆکی حکوومەت بێ قسە لەگە 100 کەسی بکاتن 20 پرسیاری هەمە زۆری لێ بکرێ یەک ڕەقەمی دەکردنەوە چی کردی ئەو کابینەیە دەستکەوتەکانی چییە هەمووی قسەی جێڕانەوە ئەو قسانەکە سوایتەوە بە قوربان پێی بڵێن ئەو کاکە هەر سەرۆکت 50 ڕاوێژکاری هەیە نازانم دەوێرن ئەو ڕاوێژکارانە قسەی لەگەڵ بکەن پێی بڵێن بابە سەرۆکێک دێ مەلەفێک دەنی ئەوە پرسیاری لە تەندروستی لێ دەکرێت ئەڵێ ئەوەندەمان کردیە مەسەن 10 خەستەخانەمان کردیە 50 مەکتەبمان کردیە 20 شەقاممان کردیە لەو شوێنە ئەو دەبی ئەوەت لەکەم بیکە دێ ناو خەڵک ناکرێ برێ ئەوە موعامەرەم لێ دەکرێت و 30 ساڵە و بەر لە من ئەوە بۆ ئێستا کە دێنە سەرەوە ئەو حکایەتانە دا باوی نەماوە نێ تۆ دەیە سەرۆکەچی بە دوکۆمنت بی وەڵامەکانت مقنع بی واز لەو دروشم بازیە بهێنرێت تا ئەن هەمویان وانە هان هەر مەسرورانیە مەسعود پێشترێوە بووە تاڵەبانی وە بووە پرۆفشناڵ نین کاکە بە جددیمە ینی بێن بڵێن کاکە پرسیاری لە خەستەخانەی لێ بکرێ مەکتەبی لێ دەکرێت دەرێ ئەو نیازیان وایە وەزارەی تەربیە بابە دەڵێم ئەو وەزارەتی تەربیە 1 2 3 ئەمبەر لە ویسمە کۆنگرە دەرێم وەزیری تەربیە دەستکەوتەکانتم دێ وەزیری تەندروستی دەستکەوتەکانتم دێ کە پرسیارم لێکرا بە ئەرقام جواب دەمەوە هیچ تێدا نەبوو دوو ئەو وشەیە براکە مەسرور بارزانی و کەی منتقە وەڵاهی ئەوە بەر لە کابینەی من بووە 5 ساڵ تا ئەناوڕێیان بەر لەوەی بچینە سەر ئەو نقطەیەکە کاچ خۆم هەر حکوومەتێکە دێتە حکوم 4 ساڵ حکمی دەبێ ئەلەو 4 ساڵەی ئینجاز دەبێتن گۆڕانکاری دەکا یعنی بۆ ئەوەی جەولەش کە انتخابات بکرێت دەبێت کۆمەڵێک دەستکەوتی زۆر گەورەی هەبی تۆ 5 سەوا بەرەو 5 دەڕۆی لەناو حکمی هەر قسەکە لێکە کرا وەڵای ئەوەی 20 ساڵ لەمەوبەرە 30 ساڵ لەمەوبەرە ئەوانی جیان نەکردێ کاچ خۆمەتە ئەو 5 ساڵە چت کرد ئەو 5 ساڵە چت کرد هیچی نەتوانی بە دوکۆمنت شتێکی پرۆفشناڵانی قسە بکە دوو لەو 32 ساڵە چێ حکمی کردیە حزبەکەی خۆت ئامۆزاکەی خۆت زاوایەکەی خۆت حکمی کردیە 3 بەش پارتیوێکێتی حکمیان کردێ کاچ خۆم یعنی خۆ ئەتوو قۆنتەراتی مەسەلەن سەرۆکێک لە سەرۆکێک نەگۆڕدرای
يعني دەموچاوەکانتان گۆڕان هەمان حزب هەمان مەدرسە هەمان شتە بە قوربان چاوەکەم یعنی ئەوەندە مزادوەڵە قۆناغی من نەبووە لە قۆناغوی قەردەکان بەرپرس نییە بەس هەموو باج و زەریبە و هەموو دەستکەوتەکانی کە بۆ خۆی دەبات مەسەلەستا من لە بۆم نییە ئێستا کە بەرمونە کە دەڵێن ئەرقام مەسەستاوە ڕوو درە و میدیا ئەڵێ کاکە 6 موچەیان نەدایە لەو 5 ساڵەی 1 موچە دواکەوتێت 10 موچە بەلێ بڕنەوە ئەوە ئەرقامە ئەوە ئەرقامە خەڵکەکی ئۆپۆزیسیۆن ڕۆژنامە نووس کە ڕەخنە دەگرێتن مەسرور بارزانی دەیتوانی بڵێ وایە دوو هاوڕێیان وەرە بێن قۆناغی مەسرور بارزانی باشی تەڵکەین لە قۆناغی مەسرور بارزانی چەند شکستی گەورە تووشی کورد بوو جیهانی ناوەخۆ و ئەوە عێراقی چ دەستکەوتەکە بووە نەیتوانی دوو دەستکەوتی گەورەی خۆی بشمێری جیهانیان ئەو حکوومەتی هەرێمە کە لە نۆتێکەوە بە سەدان حزب و حکوومەت و وەزاری خارجی و دەیان قونسڵی و سەفارەت و ئیلا ئاخری هەردەهاتە کوردستان و سەردانیان دەکردنەوە هەفتانە وە بە خۆیان دایم و سەعەت لە ئەوروپا بوون کاچی من یعنی بە جددی نە ئەمریکا استقبالی کردینە بەریتانیا لە ڕێ ئەو زەهاویەکە دزەکە کە ماوەیەک مەرتەبەی هەبوو جارێک استقبالی کردی فەڕەنسا وەکو عێراقێک استقبالی کردن ئەڵمانیا دوێنێ کە استقبالی کردن وەکو عێراقێک استقبالی کرد یەکەم جار بوو سەفیری عێراق لەگەر نێچیروانی دانیشتی بوو یعنی سیفەتی حکوومەتی هەرێمیشتان لێوەرجراکە وەخت خۆی وەکو کۆنفیدرالیەتێک استقبال دەکران جۆزیف بورێل لە گەرمەی زیندانیانی بادینان ئەمە بەرەنزیکەوە ئاگامان لێ بوو بە شەرەف نییە 2000 مەیلی زیاتر ڕاست ئڵغای کردەوە دیدار لەگە مەسرور بارزانی کە مەوعیدی هەبوو یەکتر ببینی یۆنانی دیتە بەریتانیا جارێک بەهۆی ئەو زەهاویە دیت فەڕەنسا وەکو عێراقیەک استقبال کرا یعنی هەمومان دەزانین هیچ چەند ساڵە هەوڵ دەدا سەرۆکی ئەمریکا ببینی کەس نەیتوانی ببینی بڕوا بکە منەوە بەرپرسمنەوە یعنی هەموو زەختەچی کرد مەسرور بارزانی و کارنی سەرۆکی ئەمریکا ببینی کە هەموو قۆناغەکان کە دیتە بەنایاندید یعنی شکستێکی گەورەی دیبلۆماسی بە هۆش چشی بوو بەشش سەرۆکی ئەو فەزاعەتە گەندەڵیانی کە هەیەە کاچ خۆم ئەمە هەندێکی دەزانین ئەوانەی کە دەکناوکرد ئەوان سەد ئەوەندە دەزانن ئەزمونشی زۆر خراپ خەلیجی دیکتاتۆری خەلیجیە ئەوە فەرقی ینی حکومی ماڵی بارزانی و تاالبانی لەگەر ئیمارات و خەلیج و کوێت چییە خزم و کەس و کاری دوو فامیلی هەیە داتینە سەر دەسەڵات ئاوبینە دەست بشۆ چی تریانەیە بێگومان غەرب بێ ئەو هەموو کاوانە دیعا دەکەن و تاحەدەکەکە دانا ئەزمونشی جیابی ئەزمونێکی گەندەڵی کورە گەندەڵی چم چەتە و ڕێگری قەشمەری خانە دژی ئازادی بیرڕا هەندە سوکە ئازادی هەیە بڕوا بکەن کە باز دەکەن ئیکاچ خۆ مەڵی سەدام و ئەوە بەشار ئەسەدیش خۆ کۆ نماینە ینی ئەو سەدامە زیندیبانەی دەتانی بە ساری هەشتاکان ئەوە بی ئێمە لە سەردەمەک دەژین ئاوادی سۆسیال میدیا دەستا وەچی کاسپیری دەستا هەموو ماڵەکی ئەزمونش وا خراپت هەیە لەسەر زیندانیانی بادینان ئابرووی حکوومەتی هەرێم و کێشەی کوردت برد ئەخیریش هەر بەزە خۆت گوێت نەدا ئەمریکا و ئەوروپا و هەموو دنیای ئەوە بوو بازەکەی وا دەبینن بڕە چەند بە کوردرا و چۆن ویان لێ کرد یعنی دەولیان وەرە سیرکە حکوومەتی هەرێم ئێستا وەکو بەشێک لە حکوومەتی عێراق استقبال دەکرێ ئەو استقلالیەت و کۆنفیدرالی کە پێشتر استقلال دەکرد هیچی نەما خاڵە کەش هاوڕێیان وەرە لە نەوت دۆڕای لە بودجە دۆڕای لە مەحاکمی دەولی ئەوە ئابووری سەربەخۆ دۆڕای پەرلەمان و حکوومەت لێ سەقەت کرایە هەندیکاپ کرایە بێن تاو شەڕ هیچ نییە یعنی حکوومەتی هەرێم هیچ هەیبەتی نییە باش ئەو هەموو لە قۆناغی مەسرور بارزانی بوو ڕوویدا ینی بەجددی هەموو لە قۆناغی مەسرور بارزانی بوو لە عێراق لە هەموو دادگاکان دۆڕاندت لە فەڕەنسا دۆڕاندت لەوەی پاریس نەوت ئابووری سەربەخۆ ئیفلاست پێکران باین تاو کرد و باڵتان کرا باشە بەجددی هەموو ڕۆژێ ڕسوا دەکردن لە شوێنێک ئەخر باشە بەجددی سەرکەوتنی چتان بەدەستی نایە دێ باشە کاکە پارتێکە لۆ تووڕ دەبن دەوەرە بە ئێمە بڵێن یەک دەستکەوتی ئەو 5 ساڵەی پارتی و مەسرور بارزانی خۆ بە هاتو هاوار نییە خۆ بە ئێرهاب نییە کاکە نییە مەسرور بارزانی ئەڵێ قوتابخانە و شتمان نۆژان کرد و کاچ خۆ مەڵی هەموو لە هەولێری و کوردستانی باشە ئێستاش لەو هەولێرەی دووسێ خەستەخانەی
حکومی هەیە ئەو خەستەخانەی سەردەمی بەعس و عەبدولکەریم قاسمیە وەرە پێم برێت چ ئەوەکتان کردەوە خەستەخانەی حکومی کرایەوە بەڵام ئەمە پێتان دەڵێن 50 خەستەخانەی پریڤاتتان کردەوە 50 پریڤاتتان کردەوە دەیان زانکۆی ئەهلیتان کردەوە بەڵام چەند زانکۆی حکومی گەورەتان کردەوە یعنی کاچ خۆمە لەناو ئەو وەزعی نەخۆ خەڵک چاوی دەبینی ئەی هاوەر عەقڵی هەیە دەبینیتن خۆ بە زۆرم لێ نییە تخوا شەرم نییە تا ئێستا کە دوو خەستەخانەی گەورە لە هەولێرە هەیە هەر ئەو دوو خەستەخانە هەیە یەک خەستەخانەی ئەوە دروست نەکرا سبەی عەبدولکەریم قاسم و یان سەردەمی مەلیکی کورە هەندێک زانکۆ هەیە لە کوردستان شت هەیە لە کوردستان ئی سەردەمی مەلیکیە ئی سەردەمی عەبدولکەریم قاسمیە وەرەوە تو 32 ساڵ لە حکوم بی یەک دەستکەوتی گەورەیان نەبوو بڵێ کاکە سبەی هەر دەڕوخێن بڵێ کاکەوە ئەو سەردەمەیە بەڵام جادە و بانیان عێراقی کرد دەبۆ هەندێ منتیقە خۆیان وەرە برۆزانە چێت گەڕ ئەوروپا و ئیمارات و دوبەیەکیان دروست کردێن لە دەڤەرێکی هەولێرێ لە دەڤەرش ڕۆبزانە چکارە ساتە کە ئەمە لێرە بڵێن کاک مەسوور بە قوربان تو سەرۆشی حکوومەتی پاڤیلۆنی هاوڕێیان زانین چێ پاڤیلۆن چییە؟ من لەو ماوەی زانیم بەڕاستی پاڤیلۆن لەناو هەولێرە ئیتالیان دروست کردێ سەقیلیا و تێدەگەی سوید و ستۆکۆڵم گەملەستان هەیە جەزیرەیان لەناو هەولێرە دروست کردێ جەزیرە لەو منتیقەیەک پێی دەگوترێ پاڤیلۆن بڕۆن سەیرکەن پاڤیلۆن عەربی لێ دەنە گوگل جەزیرەیە جەزیرە خەڵکی هەولێر لەو بێ ئاویەی دەژی پاڤیلۆنیان دروست کردێ جەزیرەیە 32,000 مەتر دووجا ئاهاوی بەرهەم دێت دەڵێن زیاتر لە 100 بیلیان لێدایە هەر شوقەی هەرە ڕاقی لە نزیک مەتارە لە نزیک پەرلەمانە لە نزیک لە چەقی هەولێرەیە شوقەی وایان دروست کردی ئەڵێن نازەم ئەوی بە من گوترا 30 ملیۆن دۆلار هەر شوقەیەک بەڵام کاکە سینا 10 ملیۆن دۆلار تو شەرەفتان لەو سویدەی خانی هەیە بە 30 ملیۆن دۆلاری لەو ئەوروپایی خانی هەیە بە 30 ملیۆن دۆلاری لە هەولێرێ خەڵک ئاوی نییە تو جەزیرەی لە پاڤیلۆن ئەڕبیل بڕۆن ڕکلامەکانی هەیە جەزیرەیان دروست کردی خەڵک دەتوانی بە بۆت و ئەوانەدا بۆتی گچکە بێ و بڕواتن لەلایەک نییە خەڵکی گەشتی ئەسارۆک جادەی نییە ئاوی نییە کارەبای نییە هیچ خدەماتی نییە هەندە لەولایە 17,000 ماڵە لەولا جەزیرەی دروست کردیە خانی تو بزانە خانێک لەناو هەولێرێ بگاتە کاکە 10 ملیۆن دۆلاری 10 ملیۆن دۆلاری کاکە وەڵڵاهی لەو سویدەی لەناو ستۆکهۆڵمی خانی هەر ئەو پەڕی 12 ملیۆن دۆلار نییە کوردزانین 10 ملیۆن دۆلار یعنی چەند یعنی 150-200 ملیۆن کڕۆنی ئێرە یعنی هیچ خانێک نییە ئەمە لە یەکێک لە مەنتیقەوەکانم خانی گەورەترین بەتەڵی مسارە ئای کاچی خۆم بە 2 ملیۆن دۆلاری فرۆشە ئەی هاوار کورا و خانێ من لێ بووم بە 30 دەفتەرم کڕیە بە قوربان 300,000 دۆلار بە قەرد هەر بۆ زانیانی هەندێک کەسە نییە هەر ئەوە بوون کاچی خۆم ئەمە لێرە خانی هەموو کوردی ئەوروپا زانی خانی سیارە کە دەیمی بەس بە ناو ئیتوە ئەگەر ناوی حکوومەتە لەبەرەوەی پارەکە ئیوانە ئەتو بەس ناوی دەژی پارەکەی قەردی دەدەیەوە بەس ئەوەندەیەگە بفرۆشەوە ڕەنگی قازانسکەی بەهەرحاڵ قەزم سەدی دخوا مەعقولە خانی ناو هەولێرە بە 20 ملیۆن دۆلار بی جەزیرەی لە بۆ بکەیەوە وەڵام دەیان گەڕک بێ ئاو بیتن ئێوە کەنج کە حکوومەتداریە بە قوربان تۆ دەوڵەتە چی ئەوروپا لەو لای دروست کردی ئەفریقایەکیش لەو لای دروست کردیە کەسێک نەبوو لەو 100 کەسەی قسەشی وا بکاتن کەسێک نەبوو لەوێن دەربرێ مەسرور بارزانی تو بابە وازە سەردەشت بینن وازە بیدار بێن باسی زیندانەکانی بادینانتان بکرد بایە داوە شێند کۆمەڵێکی لێ بوو بەنای ڕۆژنامە نووس و چالاکوان وەرە تو لەوێن دەربی نەوێری باسی زیندانیانی بادینان کەی باسی چالاکوانی ئەوە بکەین ئایانی قەزم ئەو هەموو ڕۆژنامە نووسە لە هەولێرە دەرکرا کاکە دەیان کەس دەربە دەرکرا لە بادینان بڕۆ ئەو شیراتزەیەی کە مەنبەعی چالاکی بوو بە سەدان گەنجیان دەرپەڕان لەو هەولێرەی وەختی قۆناغی بەر لە مەسرووری یعنی خەڵک جمجۆڵی زۆر هەبوو 20 کەس هەبوو مزاحرەیان دەکرد جمجۆڵ نەیهێشت نەک لە هەولێرە نەیهێشت هاوڕێیان هەندێ دیاردە لە سەردەمی مەسرور بارزانی پەیداوەکو ئەو ئیرهابەی لەگەڵ زیندانیانی بادینان کرا بەڵام هاوکات لە هەولێرش کرا سۆرا عومەر پەرلەمانتار بوو کاکە سانەی لێ وەگرتەوە لە قۆناغی وی بوو لێی وەگرتەوە قۆناغ هیچ قۆناغێک
الصاني دبلوماسي لبرلمانتار ورنجيتو لي كتم أو لي وقرتوا وبرواب كان نو سليماني بتماو بيرفيني من بالبرسم نوقسي أو باكاك سورات بيام قلت كاكا قال لخوبي بتدي ورقرت كتدوي بدوات سقوط قادر والله يقسك راسا نوقس لكم أوت أو بهادين ومهادين سلي أو كان ها زي قري اسمه أو أنا بتماو بيرفيني دوش وين يجبو وتي والله أسايش شتيش قلت خلق ما نصر قلت يعني قاسم بيزنا ناو سليماني خلق برفيني لكا غالبي دبابا لناو بر سليماني لقونا غيبو لناو سليماني لبرلمانتاري عراقي دا لكاك داناي دا كاديرش بارتي بو ليادا إكاكا داو بريو أوروبا هات لأيميدا بس بينبري لتسقوناك إرهابي بارتي جيشتو سليماني أوروبا إكاجهم يعني أتو أشتانت كدي أو دبت التاريخ وبزور مني والله ستيمبلي لأني سوان ددريت يعني أنا والله قناغي تو أو قناغب ديمقراطية دي تو عارتي يعني هذا الشتية لا قناغي تو أوي يعني من بقات أو درزي لبرلمانتار هو بدري هولي كشتين دراي غالبي كاك غالبي كاك سوراني برفين بشي إنه حساني لورجلي لا ما هذا أنا كريه ما كياني دي هولي ستاني مالي درا بقربان ستاني مال كدا عشت سيلو نبردي لأوروبا كاتشخم كسك نبلو صد كسي غيرت يبي ولا كاتشخم لقناغي تو ديمقراطية زور باشك شيء كرديا آزادي بيرو راب زور باشك شيء كرديا يعني قصيج خوي بهمو دنيا أوروبا وأمريكا ندا وبرواب كان لدوشن قوتو بي وقت زنان يعني بعدين كأوزغت الدولية لسربو قلت بي حكومة الصداب نم آمادني موانا برتم فعلا إيش برينا ده بس غرب صدق عابه واشي أوا كركو بالي يعني كرت نوت يعني وقرتوا أبو يسر بخواني وقرتوا علاقاتي دولياني وقرتوا تهم دقي لد ميديا جهانيس أو يعني كرت سوق رسوان كدي هالرجل ملفكشي لو هالددنوا الغرب بوشي وما دجات كاتا أو وش طالبان أو في أفغانستان بشتتلك هذا قصدم يعني ولا هاوريان سروش حكومة دي سيناريو يقدر يعني قصي من ليرة هر أوندية من باكاتين جوز زيادة نقدر يعني قد أو بسيدو صار هشتان بس بينا كاتن هشتان فيرشتش بروفيشنال نبون هشتان فير أو نبون دعوة اللي بردنك لو خلق بكن هشتان فير أو نم كدعوة اللي بردن أو نياقوم كاج مسؤول بعدين كاج مسؤول أو أنا مسؤول بعضاني بلا هات لقوتي دعوة اللي بردنك أنت كلاوي أصلا أمنون طالباني هيزونهم بس كاتشهم شو شاويت كدعوة اللي بردنك كده بي أخلاقي سياسي كومرادي لدواي بي بقوله هيستر بنايلونا بيوا هيستر بنايلونا بيوا يعني نابي يكتا هنا كاك هو على سلواري روخانة يعني تسي ولا يقدر روخين فمبدأ أو أمنتونا أيوين أو أيمين أو حكمتي هريمة دنيا خرابي ناتواني دريجة بتمني خوي بدا سنصالي دهاتو تكو هيز بناغشي بقوتي نيا هيز بناغشي بقوتي نمايا ندولي نناوخو كل بشرفهم هيز كاديرشي من يقنمني كاك أو زينانا بجرموها كاك شروان سيم أو سعيد أو الذي دارمك وتي قادر باندا شست باسوار من لكن وتي بس دويان خير ريبو نگر من لگم ديرك بس دوش همو ديقول باش بو نگر من لو من دستان يعني اتراو بزانا كاديري باراستن زنداني نهني لدلو كس لگريان نمايا اما دساني كس لگلو نبرو بارسان بمبدأم او اوپوزيشوني استلدفري بارزان هيا لهيت شوي نكنيا لبرأي نانديتي أوان تازه أو دبن كتنا أو دنيا وشاريان زيادة دبيو هسبيلك بوي مالي بارزان دو جشن حول دادن خز مكان يعني هيور كنوا دعوتي عندك كان بخوان دسنكني يعني زوج ديانوي دزانن يعني كس دتادور بري خويا بتسوكتريش بيك ساعتي أو حكومة تدرخي لدلما يخرب ترى هيز كسك أو روحي تيكدا ما دفاع لو حكومة هريمة كاكا بيزار بون مسرور بارزاني باز لقندالي دكا باش مسرور بارزاني أتون الله من قندالي سزانا دا باش ورا أما لو رب معوانا أو بدو سنبرادرش إيمدين
بەسەدان خانوو ملک و ماڵی خۆت و خوشکت و براکانت بە بەڵگەوە لۆت بڵاو دەکەنەوە، بە بەڵگە یەک بەیەک باشە کە لە ئەوروپای هاوڕێیان هەموو کەسا من هەر شتێکم هێرست نێتیە. ئی ملک و ماڵی بارزانی هەمووی بە بەڵگەوە بڵاو بەس پێم برێ چێتان بوو، لە چێتان بوو ئەو پارەیە بەسەدان خانی گەورە گەورە هیچی لە چەند ملیۆنە کەمتر نییە. خەڵک حەق خۆیتی کاچ خۆم حەق خۆیتی ژنەکی ئەنفال دێ دەرێ ئەمن کرێکاری دەکەم ئێسک و پروسکەکتان لۆ نەیناوە بێگومان ئەو کرێکاری بکە ئەنگۆش نەوەکانی مەلا مستەفای نەوەکانی تاالەبانی بەنمونە کوڕەکانی نەو شیروان مستەفای خاوەنی ببنە هەزاران ملیۆن دۆلار هەزاران ینی هەزاران دەفتەر ملیۆن دۆلار کاچ خۆم خەڵک خۆ قوربانی دایە قوربانی شەهیدی دایە قوتێ کۆشایەکە نەوەی هەرسێ بەرەبابی هەرسێکتان بەقەد بەرەبابی خورە هەژارش قوربانی نەدایە شەهیدتان هەندە نەدایە بێگومان کاچ خۆم خەڵق قسە دەکات دەتەقتەوە خۆ ناتکرێ بۆ دروشمی کوردەتی ئەرهاب هاتا سەرجی کورکاکە بە هێتلەرین دنیا نەڕانەوەستا بە قوربان بەنگۆ ڕادەوەستی یعنی نقطەکە لێرەدا ئەتوەرە گەندەڵی چێ بەس پێمرێ وەڵی بە شرەفم گچکە و گەورەی کورتان فێرە دزی کرد فێرە ئیشی قۆڕ کرد ئەخلاقی کۆمەڵایەتی هاورا من خەمی هیچم نییە تاکی کورد تاکەچی نییە دروست بووە کە خالیە زۆربەی هەرە زۆری من نابێ ڕەش بین لە بێسیفەتی لە بێڕەوشتی لە درۆکردن لە قسەکردنی و کردداری وەکو یەک نییە بێنمە کاکە وەڵی ناوێرینە سەردامی چی کەس بکەین ناوێرین ئەو لەو ڕۆژانە کاگمەکی یەک وەرەقەی لە بۆ برادێک بە 1000 ترمەتی پەیدا کرد گوتی سەرەتانمە وەڵا وەختێک دەبینن زرب لە ئەوروپایە و دەمرم کاکمەکی 1000 واستەی کردە لە لۆلەتە پارەیدا خەڵک لۆوە گرتیە خڕ کردیتەوە کاکم قسەی دەبینم گەیشتە ئەوروپای ئێتخوا بەجددیمە ینی کەسەکە بار ناوی نەدەی قەزدم لەسەر کاچ خۆم ینی جەوەک دروستیان کردی لەبەر ئەو ژینگە پیسەیە وایە کوردوانیە هاوڕێن هەر ئەو کوردە لە ڕۆژاوایە ببینن چ نموزەجەکی هەیە ژنی کورد هەموو خەریشی لە باشوور خەریشی چییە من هیچ قسە ناکەم بە خۆتان دەزانن هەمان ژنی کورد لە ڕۆژئاوایە لۆ ئەو ژنە داعشی تێکشکان هەر ئەوەی کرد لۆ ئەو ژنە دەبتە قیادا لە باکوور لە ڕۆژئاوا دەبتە سەرفرازی لە بوو هەموو کرد لۆ ئەو ژنەی باشوور وای لێ دەرچی لۆ ئەو کوڕانەی باکوور و ڕۆژئاوا ئەو نموزە جوانە دروست دەکەن کاچ خۆم من ناڵم لە ڕۆژئاواشتی خراپ نییە ناڵم لەوێ دیموکراسی مطلقەیە نارم لەوێ گەندەڵی نییە بەس وەڵڵاهی لە چاوە گۆ سەتایەکە یعنی ئەوە نمونە هەیە نمونە حکوومەتی ئەمریکا ئەوە چی مەشروعەشی دا بۆ ئەو ئیدارە ڕۆژئاوایە کە پارەکە ما بۆ چوبووندا هەر شۆک دایگرت و کاکە کەسشتی بۆ نەگەدیا کە پارە ببینێتەوە بمدەنەوە هەر کووردە ئەخە بۆ ئێمە هەر ئەوە بین ژینگە سیستەمە سیاسەکە بزانە چیان لەو خەڵکەی کردیە خەڵکی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئاوا تێکەڵ بووە بە قوربان یعنی هەموو خەتای لەو سیستەمەیە کۆمەڵە کەسی مراهق هاتینە دەسەڵاتیانە دەستەنا جێ لە ڕۆژنامە برم ڕاوێژکارەکانی خۆیان بگرن نەک لەمە کاکە خۆمە و شەڕەمان لەو ئەوروپایی لەو دنیا خۆشەی لە پێناوی خۆشگوزەرانکردنی خەڵکی کوردستانەکەن چێ ئامادەیە چادی و شاعیرێک ئامادەیە سەعاتێک بێ لە وەختی خۆی لە بۆنگۆ سەرفکە بێتن داوەرسە بڕۆ مێژووی کامە شاعیر و ئەدیب و نەرمانێ بزانە تااقەتی هەیە 2 سەعات لە وەختی خۆی لە بۆنگۆ سەرفکە هەموو ئەمە ناکاکە ڕاوێژکارەکانی خۆیان ئێکاچ خۆم ئەو هەموو تەلەڤیزیۆنە هەیە ئەو هەموو دزی لە گەورەتر داهێنان دەکەن هەموو بوونە ملیاردێر بەمە دەڵێن وەڵە پێمان مەڵێن ئەنگۆ گەندەڵ و دزن کوری نەک گەندەڵ و دزن وەڵە باب و باپیچتان دەکەوت دزوی ئەوەنا ئێمە لەو سەردەمەی دەژین خۆ بە زۆرم لێ نییە جیرەکەیەک هاکە بەشرەف و زوڵمەکە ئەوەندە گەورەیە لە 100 زادەی ستۆکۆڵم بکوژم ئەم جێبرێ نییە ناتوانم پێمان حەزم ناکرێت غەدر لەو میلەتەی ئەوەندە زۆرە کێشەی کورد هەر غەدری ئەوە چینانی حتا کێشەی کورد کاکە زانین چ قوربانیەکماندا هەمومان ماڵ هەیە قوربانیدا ئێستاکە چێ جاش و ئەمن استیغباراتە ئەوەیە و هەر بەر بالمناسەبە هاوڕێیان هەر بالمناسەبە بەبزانم لێرە ئەوە هەیە تخوا مەسوول بازانری
لە کۆمنتێکدا ئەڵێ دەبێ حکوومەت عێراق قەرەبوو بکاتەوە ئەن قەرەبووکەشتان و هەندەیە پارەکەی لە خۆتان بخۆن هاوڕێیان قەرەبووەکەیان و هەندەیە بەخۆیان پارەکەی بخۆن بەڵام وەرە هەرچی باسی گەورە و مزریمی گەورەی کوردە لە هەولێرە بەلای کەم لە سلێمانی شەیە بەڵام لە هەولێرێ هەگەڕەکی وەزیران ئەڵێن کارەساتە ئەوە کابرایەکی باسی هەیە ئێستا دیتمەوە لۆتان بڵاو دەکەمەوە ئەوە بزە بزانم لێرەم بەس بڵاو کردتەوە لۆتان بە ئاشکرا ئەڵێ کاچخم عزەدووری لە هەولێرە بوو هەتا مردیە ئەوەتە دەڵێ مردیە لە کەناڵی ڕوودا و ئەڵێ عزەدووری هەتا مرد لە هەولێرە بوو تەرمەکەشی لە هەولێرێ بە شەرەف ئێستا من شکم هەیە سەدام حوسێنیش تەرمەکانی ناتە هەولێرێ باشە لەلای ئێوە بووە هەتا ئەو ڕۆژەی مرد ڕاستە تەنانەت گۆڕەکەشیان لای ئێوەیە بەڵام منەوە بە ئێستا لۆتان لۆ دەدەمەوە شتێکی باشە بەڵام ئەو قسانێکی وام دەخواست پیان بیستم ئەوە بوو کە خەڵکان لە کاروکردەوەی سەدام بێبەری بکەن ئێستا کاتی ئەوەیان کرد دەڵێم ئیدی کاتی لێبوردن و بەخشینیان هاتووە جێب دەناو دەدوانن اكيد انتم تعرفون ما ئەوە ڕووداوە خۆتان لە من باشتر دەزانم من زانیاری وردم هەیە کە عیزەدووری لەلای ئێوە بووە هەتا ئەو ڕۆژەی مرد لكن تەنانەت گۆڕەکەشیان لای ئێوەیە بەڵام منەوە بە شتێکی نامۆ نازانم شتێکی باشە بەڵام ئەو قسانێکی وام دەخواست پیان بیستم ئەوە بوو کە خەڵکی لەم جۆرە خۆیان لە کاروکردەوەی سەدام بێبەری بکەن هەر کاتی ئەوەیان کرد کورکاکە عزەدووری دوای سەدام بوو بەوە ڕائی دەچی ئەمنی شیمالیە ناوی وەزم سەبا ئەمدانیە ئەوە بزانم ڕائی دەچی ئەمنە کابرایەکی زۆر بە ویژدانە یعنی ڕائیدی ئەمنە لە بەعسێ تۆخەکان بووە ئەوە ئەڵێ عزەدووری هەر لە هەولێرێ بووە و تامر تووژدانتان یەکێک ئەوەشی بەعسێکی نازێکی گەورە لە ئۆشەلیم قودس بمری کورە بەس کەسە کورەوان دەچن لە ئەرجەنتین هینایانەوە لە ئەفریقا هینایانەوە کون بە کون لە ئەوروپا دەگەڕن ئیمەش کاکەم عزەدووری ئەو لە کەناڵی ڕوودا خوش وەڵا نازانم ڕووداوکو عەبری کردیە ئەوە کاک مسرور عقوبەیان لە بە قورئان کو ئەوە فەزاعەت زانیت فەزاعەتێکی گەورەیە کورە ئەوە کورد کەرامەتینمان نمایە بەجددیمە لەکوێ بووە گەورەترین زەلات کە ئەنفال و چیمیایی خەڵکی کوردستانی کردبی بەدەیان هەزار عەزیزمانی شەهید کردبی کوردستانیان 30 ساڵ تعریب کردبی ئەوە کردبی گەورەترین زەلادەکان ئێستا لە هەولێرێ بن لە هەولێرە بن و عزەدووری یەکێک لە دوای سەدامی لە هەولێرە بمری سەسکەی بڵێ خائینن کورە باب و بابتان خائینە باشە نەکەرەوە ئینخە ئینسان خۆی بەچ پێڕا بژیرێ تویژدانتان بووە ئەوەی باوکو برای ئەو باوکەی منی کوشت بێسەرک بوو بێسەرک لە کۆسڕە وەرمانگرتەوە ئێستا ببینم لە هەولێرەیە ڕەخنەیەک لە پارتێکی دەگرین شێت دەبنێ کاچ خۆم هەمومان جیلی ئەو جیلی قوربانی دەستی بەعسین جیلی قوربانین کەسمان نییە شەهیدمان نەبیتن لەناو ئەوە برادەرمان عەزیزمان تخوا مەعقولەوە هەموو بەعسیە فرێدرایتە هەولێرە و کوردستان لەبەر چاوی ئەو خەڵکەی دەسوورێتەوە قسەشکەی پێت بڵێن خائین هاوڕێیان بە هەر حاڵ من هەر ئەوەندە دەڵێم بیان بینن دەرێ داوای قەرەبووی مادی دەکەم بەس هەموو زریمەکانی بەعس لە هەولێرەیە یەکێک داوای قەرەبووی مادی دەکاتن کە لە دوای بەرپرسە بەعسیەکان بێ بیانداتە دادگا لە زیندانەکانیان بەستی تو تەسەوەر کە حەجاج هەیە حەجاج گەورەترین مجرمی ئەنفالە یعنی ناوی هەیە خۆ ئەوەیە بە شەرەفم کەس نازانی لە چییە ملازم کەس نەبدوان ناکەون بەس لە ئەوروپای دەکەونە دوومە ئێوە دەوتیان ئەوە ملازم سین لە ئەوروپایە باش هەڵە ڕووداوی گوتیان وا لە ئەوروپایە ئەو دارە نازم چێ قسەی لەگە کرد بوو گوتویا لە ئەوروپایە ڕەنگەن لە پارتی هەیە بەمە بڵێن بڕۆ لۆ نایکوژی کوڕی عەلی ئەسەن مەجیدی لێرە بوو مە چەند هاوارم کرد وەرن کاکە وەرن لە دوی بسوڕێنەوە یعنی وایان لە خەڵک کردی هەر زۆر بە بەسیتی عزەدووری لە هەولێرەیە هاوڕێیان سپاس بۆ جێ لە ڕاگرتنتان بە هیواشم مەسرور بارزانی واز لەو تیاتەرە بێنێ سیناریۆیان نەبێنێ شتێک بکەر داهێنان بێت هەر بڵێن بابە الحەق ئەوە جیایە وەکو گوتم ئینسان ئەم بە وجدان بڵێم ئەوەی لەگەڵ ڕۆژنامە نووسان کردت و بوارتاندا و بڵاویش بکرێتەوە ئەو شتێکی باش بوو ئەوە شتێکی باش بوو زار لێرە نەک نوکتەی خۆشتان لەو ژەرمەوە بڕوا بکەن
دوایین شت کەسێکی لەگەرە برادری منیشە ها دەزانیتم بەسەوەلۆ لێی نزیکە تەسەوڕکەن وتیان ئەوەندە خەبیس بوو حتا لەو ئەوی هەوڵی دەدا ئەو دیدارە بڵاو نەبتەوە ڕێگری دەکرد وتیان شت هەبووە وەیسی بارزانی قبوڵی نەبووە گوتی قەید ناکە با بکرێ ئەو کاکمان ئێستا لە تەنیشت مەسرور بارزانیە گوتی نابی بکرێ ئەی هاوار یعنی خەڵکێک لە چاردەوروبەری مەسرور یاخر کۆوانە شان چاردەوروبەرەکە بڕیار تەسیری هەموو کەسێک چاردەوروبەر تەسیریە کاگم خۆی پێڕۆژنامە نووس و ئازاد وەخت خۆی زۆر تون بوو ئێستا لەگەریتی تەسەوڕکەن وەیسی بارزانی لەوی باشتر بووە کاتێکی خۆش